بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوو ئاستی ئاوی دەریاچەی دوکانی بەرز کردوێتەوە. بەڕێوەبەری بەنداوی دوکان دەڵێت تا ئەم ساتە ڕێژەیەکی زۆر ئاو هاتوۆتە ناو بەنداوی دوکان. گەر بەم شێوازەش بارانبارین بەردەوام بێت لە ئایندەیەکی نزیکدا مەترسی پڕبوونی بەنداوەکە دروست دەبێت. لە دوێنێەوە بۆ ئەمڕۆ نزیکەی 52 میلیمەتر بارانمان بۆ هاتووە و دەریاچەکەمان 82 سانتیمتر بەرز بۆتەوە. ئێستا لە دەریاچەکە 4.4 میلیارد مەتر سێجا ئاوی تایە و ڕێژەی بارانبارینیشمان دەوروبەری 400 میلیمەتر لە پار زیاترە. هەتاکو سیوێشی 5 ئاوگل ئێینەوە و بەفرێکی زۆر باریوە لە شاخەکان و ئەو بەفران لە مانگی 34 بۆمانیەت بە لافاو بە باران ئاوێکی زۆر ڕوومانتی ئەکا لەبەر ئەوە ترسی ئەوەمان هەیە ئەم ساڵ دەریاچەکەمان پڕ بێ. طبعاً هیچ ترسێک لەسەر بەنداوەکە نییە چونکە دوای ئەوەی ئێمە شەو نخۆنی تەواو بە دیار بەنداوەکەوەن و ئەو ئەچیزانی بۆی دانراوە ئێمە بە بەردەوامی خەریکی مراقەبەکردنین. ئەو مەترسیانەی لە کاتی پڕبوونی بەنداوەکە ڕوبەڕووی سنووری قەزای دوکان دەبێتەوە. دەبێتەوە ژێراو کەوتنی چەند پرۆژەیەکی گەشتیاری جگە لە زیانی کشتتوکاڵی بەناوچەکە کە لەسەر دەریاچەی دوکان بوونیان هەیە. قایمقامی قەزای دوکانیش دەڵێت هەموو ئامادەکاریەکیان کردووە بۆ هەر حاڵەتێک کە ڕوو بدات. ئەو ئامادەکاریانەی لەسەر بەڕێوەبەرایەتی بەنداوە کراوەشی لەسەر ئێمەیە کراوە لە کاتی خۆشی جارێ ڕێژەیەکی زۆری ماوە بەنداوەکە پڕ بێ، بەڵام لە کاتی نزیکبوونەوەی پڕبوونی ئەکیت کۆمەڵی ڕێکاری ترەیە گیرێتە بەر. لەم ساڵدا تا ئێستا 585 میلیم باران باریوە کە لە ساڵی ڕابردوودا تەنها 145 میلیم باران لە دەریاچەی دوکان باری بوو. هەروەها بەهۆی ئەو ڕێژە زۆرەی باران بارینیشەوە تەنها لە 24 سعاتی ڕابردوودا 82 سانتیمتر ئاستی دەریاچەکەی بەرز کردوتەوە. لە هەمان کاتدا دەریاچەی دوکان توانای گلدانەوەی 7 میلیارد مەتر سێجا ئاوی هەیە کە لە ئێستادا زیاتر لە 4 میلیارد مەتر سێجا ئاو لە دەریاچەکەدا بوونی هەیە. توانە عومەر، کورسات نیوز، قەزای دوکان.